ئەم شەڕەت دەست جمهوری ئیسلامی باس کرد و ئیمڕۆ هەر لەم وەختەوە لێرەوە بەولاوە ئێران وەک دەوڵەتێکە ئێژێ ئیسرائیلم شکان مەجبورم کرد کشێتە دووەوە، ئەو حمڵەی کرد مەجبورم کرد کشێتە دووەوە. وەلێ فکرەکەمەوە دوای ئەمە تەعەڕوزاتی لەژێر ئەوەی کە پیرۆز بووم بۆ سەر خەڵکی ئێران، هەزینەی نظامی سەرفکردن لەسەرەوەی کە دشمنم هەیە و حمڵم پێەکەن لە گیرفان خەڵک ئێران، تعرض بۆ خەڵک و دەستگیری بەناو ئەوەی کە هاوکاری ئیسرائیلەکەن کە تەیفێکی زۆری گردا 700 نەفری تایسە ئێران بەناو هاوکاری لەگەڵ ئیسرائیل گردا. چەندێکی هاوکار ئیسرائیل بوون خب نازانم بەڕاستی، وەلێ ئەم تعرضات سەیزۆ ڕۆژ بە نظر من هەر دەرزە دەستکەوتی لەگەڵ ئیسرائیلە بوێ ئەیکا بە سەکۆیە بۆ تعرض بە مردم ئێران بۆ دشمنە واقعیەکەی. و بەم زاویەوە ترامپ و ئیسرائیلیش و هاوکارەکانیشیان لەناو ئۆپۆزیسیۆن ئێرانە بەڕاستی گەورەترین لەتمەیان لە مردم ئێراندا کە جمهوری ئیسلامی بەدەستی و ئەی ناڵان و مردم منتەقە کرێکار لە منتەقە خەڵک زەحمەتکێش بۆیان افتخار بوو فەزای جامعی ئێران جۆرێکە بەم وەزعیەتە بڕواتە پێشەوە ممکنە تعین تەکلیفکە لەگەڵ جمهوری ئیسلامیە و ئەو شتانەی کە خەڵکەکە باسیەکەن ئازادیخانە و خەڵک سەمپاتی لە دنیا پێنیشانەدا ئەمەیان بە دەرەجێ لەتمە لێدا و ئەمە گەورەترین زەرەر بوو جیا لە جەنبەی ئینسانی ئەوانەی ئەم شەڕەکە کردیان.